بەروبووم و بەرهەمی ناوخۆ بە یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی ژێرخانی ئابووری هەرێمدا دەنرێت، بەڵام بەهۆی پشتگوێخستنی ئەو کەرتە بەرەو پاشەکشەی بەرچاو دەڕوات. لەو ڕۆ کێڵگە پەلەوەریەکان زیانی بەرچاویان پێگەیشتووە، بە جۆرێک وە خاوەن کێڵگە پەلەوەریەکان ڕایدەگەێنن ئەگەر حکومەت ئاوڕیان لێ نەداتەوە ئەوان ناچارن دەست لە کارەکەیان هەڵبگرن. بۆ علەفی ئێرانی نەیە، علەفی ئێرانی تا ناو قاعەکانی ئێمە تەنی 350 دلارەکەوێ، بەڵام ئەم برادرانەی خۆمان لەوەتی مریشک کیلۆی بۆ بە 1000 ڕوعبێک تەنی 670 دلاریشان لەسەر ئێمە گران کردووە بۆ بە 540 بۆ 535 دلار. ئێمە داهاتی ناوخۆمان زۆرە، باوەڕتان هەبێت لە یعنی ئەگەر ئێمە 5 میلیۆن نەفرین بەشی 15 میلیۆنیشمان داهاتی ناوخۆمان زیاتر هەیە. چی پێویستەکە من ئەو داهاتە جوانەی ناوخۆم هەبێ، چی پێویستەکە بچم مریشکێکی تورکی بێنم داواتان لێ بەرپرسان ئێمە هەموو ئیفلاسمان کرد، هەموو ماڵوێران بووین، پارەمان پێ نەما، سەیارەمان پێ نەما، خانومان فرۆشت، قەرزار لە دەرگاکارمانەدا، تکاتان لیەکەم فریامان کەون با لەوە زیاتر تووشی زەرمەند نەبین. ئەتوان ڕێگای بەغامان بۆکەن، ئەوانە توان ڕێگای بەغامان بۆکەن. ئەی حکومەتی بەڕێز تۆ قەرزت داوە بە شێلگەی پەلەوەری نابێ بازارێکیشی بۆکەی لەوەی زیاتر ماڵوێران نەبێ قەرزەکەی خۆت بداتەوە. خاوەن کێڵگە پەلەوەریەکان نیگەرانیەکانیان دەجێڕنەوە بۆ گرانی علەف و هاوردەکردنی مریشکی بەستوو لە وڵاتانی دراوسێ و ڕێگەنەدانیان بەناردنی بەرهەمی مریشکیان بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق. لە هەموو لایەک و زەختێکی زۆرمان لەسرە، هەر لە پێداویستەکانی ناو قاعە و پەیڕەوکردنی هەر لە غاز و لە گازەوە لە کارەباوە لە هەموو پێداویستانەی کە هەمانە. بۆیە لە ئێستاوە پێتان ئەڵێم گەر بێت و حکومەت بەجددی نێتە سەرخەت ئێمە ئەم پرۆژەیە فەشە لەهێنێ، بەڕاستی فەشە لەهێنێ. بۆیە زۆر پێویستە بە زووترین کات بێنە سەرخەت و چارێکمان بۆ بدۆزێتەوە. وەڕێگەی جنوبە داخراوە، علەفە ڕۆژ بە ڕۆژ گران ئەبێ لەسەر ئێمە، داهاتی تێچووی هەر وەقاعەیە هەر وەجبەیەک لە 175 ئەبات. لە سلێمانی خۆی 668 قاعە هەیە و نزیکی 30,000 کەس داهاتی لەسەر قاعەیە. تێچووی هەر مریشکێکە بەرهەمی بێنیت 1950 دینار ئەوەسەیە کە ئێمە ئەین بە 1000 ڕوبع. لەبارەی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خاوەن کێڵگە پەلەوەریەکان بەڕێوەبەری کشتوکاڵی سلێمانی ڕایدەگەێنێت لە هەوڵدان بۆ ئەوەی نرخی علەف کەم بکەنەوە و هاوردەکردنی مریشکی بەستووشیان سنووردار کردووە. ئەگەر زیادان لە بەرهەما هەبێت لە کاتێکە حکوومەت یا خۆی بجێکی بۆ تەرخامکە یاخۆ لە ڕێگەی و بەرهێنەرەوە بتواندرێ ئەو مریشکە زیادە بکردرێ و لە ڕێگەی قەسابخانەکانی مریشکەوە سەر ببڕدرێ و هەڵبگیرێ لە کاتێشکە کە کەمە بەکار بێنرێ. لایەنشکەشی پەیوەندی بەخوانەوە هەیە بەڕاستی تەنزیمێک نیە لە ئیدخالە، واتە ئەو ڕۆژێکەوە جوچکەی تیەکەن یا هەمویان بەیەکەوە تیەکەن یا مۆسمشکە کەمی تیەکەن، ئەبێت هۆی بەرزبوون نرخ ئەو کاتەش ئەبێت هۆی کە هەمویان بەیەکەوە تیەکەن ئەبێتە هۆی دابەزینی نرخ. کە ئەمە پێویستی بە تەنزیمێکەیە و تەنزیمە پێویستە لەسەر وەزارەتی زراعە لەگەڵ وەزارەتی ناوخۆیان لەگەڵ قامێت و ناحەکانە بەڕاستی هەماهەنگ بن کە ئەوان تەنزیم کرێک ئەمە وای لێدێک ئەو زەرەرنەکە. پێداچوونەوەیەکەکەین بەم نزیکانە لە مانجی سێ بە تێچووی علەفیشە وامان بڕێرداوە کە بزانین تاقەی ئینەکانی خۆمان تاقەی فعلیان چەنەواتە چەند ئینتاجەکەن ئەگەر بێت و بەشی بەرهەمی ناوخۆی نەکرد ئەمە بتوانین ئەو کاتە زەخت بکەین بتوانین لە دەرەوە بین بەزەگە بەشی بەرهەمی ناوخۆی کرد و توانیمان لەسەر ساعرێک لەگەڵ هینەکانە ڕێبکەوین لەگەڵ خاوەندەوازنەکانە ئەو کاتە وای لێدێ هەموو لای پێی ڕازیە بێ. ئێمە هاوردەکردنی مریشکی بەستومان لە دەرەوە پێ بە پێکەم کردووە تاوەکو لەم مانگا کە یەکێکە لەوانە 720 مەسەل لە مانگی دووە داواکراوە 720 تر لە مانگی یەک هەر ئەم ساڵە داواکراوە بێزگەلەینەکە ئێمە پێ بە پێ کەممان کردو تو ئێستاوەمان لێ کردو جارەوە هەنگاوی یەکەمە کەەوە لە مانگی سێە هیچ بڕێک لە هاوردەی مریشکی بەستوو هاوردە ناکرێ بە سلێمانی بە پێوەی کە ئێمە نووسیمانە. بەهۆی زۆری بەرهەم و ساغنەبوونەوەی لە بازار لە ئێستادا نرخی مریشک بە شێوەیەکی بەرچاو دابەزینی بەخۆوە بینیوە ئەگەرچی خاوەن کێڵگەکانی پەلەوەر لەگەڵ هەرزانی نرخدان بەڵام مانەوەی بەرهەمی زیادە و ڕێگری لە هەناردەی مریشک تووشی زیانی مادی زۆری کردوون. لە هەرێمی کوردستان نزیکەی 3000 کێڵگەی پەلەوەری هەیە لەو ژمارەیە جگە لە پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان زیاتر لە 650 کێڵگەیان لە پارێزگای سلێمانیدایە کە توانای بەرەمێنان لە کاتی خستنە بازاڕی مریشکدا زۆر زیاترە لەو بڕێی کە پێویستی پارێزگاکەیە. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.